بەرنامەی شوێن پەنجام جارە تاوانێکی قێزەون و دوور لە یاسا و بەها مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان و ئاین باس دەکات. ئەویش تاوانی بازرگانی کردنە بە مرۆڤ. شوێن پەنجە بۆ یەکەم جار چیرۆکی ڕاستەقینی کەویسی کۆچبەرانی بێلاڕووس نیشان دەدات و دەگێڕێتەوە. ئەو ڕووداوانە زۆر قسەی هەڵگرت و گفتوگۆی لەسەرکرا. بەڵام شوێن پەنجە بە شێوەیەکی ورد و مەیدانی دیوی شاراوەیە و تاوانە قێزەونەی دژ بە مرۆڤایەتی لەو ڕووداوە نیشان دەدات کە چیرۆکی ڕاستەقینە و نەبیندراوی ئۆپراسیۆنی گەورەی هێزەکانی دژە تیرۆر و هێزەکانی ئاسایشی هەولێریش بۆ دەستگیرکردنی قاچاقچیەکان بۆ یەکەم جار بڵاو دەکەینەوە. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. ئەو شارە بە جوانی و پێکەوە ژیان و مرۆڤ دۆستی لەلایەک و لە دیوێکی تر ئارامی و سەقامگیریەکەی بۆتە جێگەی شاناسی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەینۆ کە و ئارامی لە ناو دۆزەخێک بەرجەستە بۆ جیهان پێی سەرسامە وای کردووە دەیان هەزار کەسی بیانی لە کوردستان بمێننەوە نیشتە جێبن و کار بکەن. ئیدی و ئارامیە لە هەرێمی کوردستان باش و نخۆنی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و بەهێزی حکومەتەکەی دابین کراوە. هەمووان لەژێر چەتری و ئارامی و خۆشگوزەرانیە دەژین. ئەگەرچی هەندێک جار بەشێک لە هاوڵاتیان لە نەبوونی کار و خزمەتگوزاری و هەندێک کێشەی دارایی نیگەران و گلەی دەکەن، بەڵام حکومەت لە ئاستە و داواکاری و گلەیانە بێدەنگ نییە و بەردەوام لە هەوڵی خزمەتکردن و ڕازیکردنی هاوڵاتیانە. حکومەتیش لە ئاستە و بەرپرسیارەتی ڕوبەڕووی زۆر سەختی و زەحمەتی بۆتەوە. ئەیدی و خۆشگوزەرانی و ڕێز و مافە زۆری خەڵکی هەرێمی کوردستان کە هەیەی و حکوومەتێک کە هەیە دەی پارێزێت لە باوەشی گرتووە بۆ هەندێک لەو خەڵکی هەرێمی کوردستان جێدێڵم ژیانیان دەگۆڕێت بۆ دۆزەخ. لە مانگی 1970 ساڵی 2021 لێشاوێک لە کۆچبەران لە نێوان ستۆری وڵاتانی بێلاڕووس و پۆڵەندا گیریان خوارد. کێشەکە هەستی پێکرا و کەس زانیاری نەبووەوانە کێن و بۆ ڕۆشتون و چی دەکەن لەو سنوورانە. هەرزوو کتێبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە تێیدا هاتبوو. ژمارەیەک هاوڵاتی هەرێمی کوردستان بوون نەتە قوربانی دەستی قاچاقچی کە بۆ سوودی مادی هاوکات هەندێک لایانی سیاسیش ئەو دۆخیان قۆستۆتەوە بۆ لەکەدارکردنی ناوبانگی هەرێمی کوردستان بۆ ئامانجێکی کوردخایەن. ئیدی لەگەڵ گەیشتنیان بە سنووری وڵاتانە دەرکەوت لەو بەهەشتەی سەرزەوی کە باسی لێوە دەکرا بۆ خۆی دۆزەخێکە و لە چەند ڕۆژی یەکەمی هەفتە 11 کەس گیانیان لەدەستدا. بەشێکی زۆری و کۆچبەرانەش لە ژێرهاندان و کاریگەری تۆڕەکانی سۆشیال میدیا ڕوویان لە سنوورەکانی وڵاتانی پۆڵەندا و بیلاڕووس کردو بوونەتە قوربانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بابەتی کۆچیان زەق کردوێتەوە. سعادوو شەوێ و عایلەشی هەستان ژن و مێردەک بوون بە شاپانیدا ئەها دەی مێردەکە گرتووە بە بۆکسەندەر دەویدرا فوستە خۆش و پۆلیسی بیلاڕووسیای. شوێن پەنجە چیرۆکی نەبیسترا و نەبینراو بڵاو دەکاتەوە. چەند کەسێک دەبینین و چیرۆکی چۆنێتی فریودان و فێڵی بەشێک لە کۆمپانیا و قاچاقچیەکان بۆ شوێن پەنجە باس دەکەین. وەکو هەموو کەسێک ویستم سەفەر بکەم لە بۆ وڵاتی بێلاڕووسیای
بەڵام هەستام لەگەڵ شەریکەیەک لە ڕێی برادەرەکەم قسەمان کرد لەگەری شەریکەیەکمان لە بۆ دەستنیشان بکاتن هەتا بڕۆی. ئەوی شەریکەکی بەمە ناسان چوینە شەریکەکەی پێمان گوت دەمانوێت بە مودەی 5 ڕۆژی بەڕێمانکەی. ئەویش گوتی زۆر باشە بە 5 ڕۆژی بەڕێتان دەکەم. عقد ماوا لەگەری بەستا کە 13 مانگ بگەین بە وڵاتی بلاڕوسیای. ئەگەر 13 مانگ نەگەینە بلاڕوسیای پارەکەمان لە بۆ ڕەت بکاتەوە. نەفەری لەسەر چل وەڕقەی لەگەری پێکاتین. 3 دەفتەر و 20 وەڕقەماندایە. کە بوو بە 13 مانگ دیتم یعنی خەرکەکە لە وەزعاتی زۆر خراپدا بوو. حکوومەتیش ڕایگرت شتەکە بەڕاستی یعنی چوونە دەر قەدەغە کرا لە 13 مانگ لە تورکیای لە دووبەی بە هەموو شێوەی گوتیان چوونە دەر قەدەغەیە. ئەو کاتی چوومەوە شەریکەی قسەم کرد لە گەریان گوتم کاکە یعنی ڕێگایەکە ڕاوەستایە داوا دەکەین پارەکەی کانسڵکەینەوە. گوتی ناتوانانی کانسڵیکەی ئەمن 20 مانگ دەدنێرم. پێم گۆ کاکە گیان ڕێگانیە بە هیچ شێوەچی. گوتی ناتەوێ ئەم بدنێرم دەچێ مەتاڕی هەولێرەکە گە لە مەتاڕی هەولێرەکە بگیرێ پارەکەت هەمووی دەڕواتن. ئەتوو بە ناوی گەشتیاری دووبەی دەچێ دەرێکە بە تیارە ئیلیڤیای دەدنێرم. قوتوەکی رووسیە گوتی قوتوەکی بلا رووسیە خاص خەرچی دەگواستەوە. ئەمنیش هەر ئەو کاتی کە گەیشت مۆمارە دووبارە تەمەشای موبایلم کرد دیتم ئەو ختوێژ ڕاوەستا بوو. 14 مانگ چوینەوە کنی پێمان گۆ کاکە ئەو ختوێژ ڕاوەستایە پارەکەمان دەبی لە بۆ کانسڵکەیەوە بنێریەوە. گوتی ناتوانانی کانسڵکەوە ناتەوێ 20 مانگ بدنێرم. گوتم ئاخە شتەکە دەبتە قاچاق سبەنێم لە مەتاڕ بگیرێم. گوتی ئەگە لە مەتاڕی بگیرێم حلاقم نییە لە سەرەتوو پارەکەت هەموو دەڕواتن. ئەوە بوو یعنی ئاسایشم لێ ئاگادار کردەوە و لایانی پەیوەندیدار دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی یعنی شتێکی زۆر جوانیان کرد لە بۆمە. ڕۆیشتنی ئەو خەڵکە یعنی زۆری چاولێکەریە. ئێستم بەخۆم یەک لەو شەخصانە بەڕاستی چاولێکەری بوو. ڕۆیشتنەکە چاولێکەری بوو. یعنی کوردستان بەو دەرەجەی نییە برێ ئەمنیەتی پارێزراوە. یعنی لایەن ئیشش بەو نەوعینێ برێ ئیش نییە بەڕاستی یعنی ئیش هەیە. ئەو خەرکەی کە دەستە وێندەرێکە ئەو ئیشە لێ وێندەر دەکا لێرەشەیە ئەگەر بیکاتن. نەمازان وای لێ دێ جەو سارد و ئەڕۆشتین لەسەر سنووری بیلاڕوس پۆلیسی بیلاڕوس ئەیخستینە ئەو دوی سنوورەکەەوە لەو دوی سنوورەکەەوەچینە پۆڵنداوە پۆڵندا ئەهێناین ئەم دی بوو. مەی دیترا کەس بەتەن شدا نەڕۆ بخوای خاستن لیتوانێ بگریتم بەس بە کارەبارێت دەداتە ئەزتی پۆرتیۆ بەرش دەکاتەوە. ئەوانەی ئەنجامدەری ئەو تاوانن باندی مافیاین کە بازرگانی بە مرۆڤ دەکەن زۆر جارکاری بازرگانی بە مادەی هۆشبەریش دەکەن. ئەو باندانە لە تۆڕەکانی سۆشیال میدیا بە هاوکاری دەستی تێکتەر و بەکرێگیرا و خەڵک هان دەدەن کە پەنا بۆ کارە نایاساکانی ئەو باندانە ببەن و بە بیانووی بردنیان بۆ بەهەشتێک کە ئیدی ژیان تیایدا نەبڕاوێ و خۆشگوزەرانی دەبێتە چارەنووسیان. بۆ مەبەستە دەچینە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. لێرە کوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین ئەو ڕووداوە بە تاوان دەزانێت و ڕاستی ڕووداوەکە دەگێڕێتەوە. لە دەستپێکی ئەم گرفتە ئێمە وەکو حکوومەت ڕاستەوخۆ پەیوەندیمان بە حکوومەتی فدرالی عێراق کرد لە بەغدا و بە تایبەت لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق ئەوە بوو خۆشبەختانە زوو هاتنە سەر هێڵ لەسەر ئەو بابەتە و لە ڕێگای سەفارەتی عێراقی لە مۆسکۆ چکە سەفارەتی عێراقی و هەروەها نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بیلاڕوسیا نییە. ئەوە بوو هەنگاوی جددی و بەپەلە هاوێژرا بە سەرپەرشتی سەرۆکی حکوومەت ئەوە بوو پەیوەندی کران و ئەوەی کە پێویستە لە ڕۆی مرۆیی لە ڕۆی
پاڵپشکردن و هاوکاری و یارمەتی ئەو خەڵکانەی کە لەو سنوورانە گیریان خواردەوە ئەو ڕێکارانە من گرتە بەر و پەیوەندیە دیپلۆماسیەکان لەگەڵ دۆستەکانمان لە ئەوروپاش. ئەم باشتی باز دەکرا لە ڕاستیدا دەرگای دۆزەخی بەڕی بەشێک لە کۆچبەران کردەوە کە بە قسەی زلا و باندە مافیانە فری و دراون و پارە و ماڵ و کەرامەتیاندایە دەست ئەو مافیا و قاچاقچیانەکە خۆیان لە شارەکانی کوردستان بەشێکی عێراق لە خان و وێلای ئاخر مۆدیل دەژین بە پارەی ئەو مرۆڤانەی کە هەڵیان خەڵەتاندوە. لایەکی ترەوە بەڕێزت ئەکو ئاماژەت کرد ئەو بابەتە بابەتێکی یعنی چۆتە بوارێکی تر کە پەیوەستە بە قاچاقچیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان. ئەمەش ئێمە وەکو حکوومەت و لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی ناوخۆ ئاسایش و پۆلیس ئەمانە بەدواداچوونیان کردووە و هەندێک بەداخەوە لە ژێر ناوی جیاجیا وەکو کۆمپانیای گەشتیاری وەکو هەندێک لایەنی تر کە خەڵکیان فرێوداوە لەوەی کەوە بە هەر شێوەک لە شێوەکان پارەیەکی زۆر لێیان بستێنن و بەرەو ئایندەیەکی نادیاریان ببن و ئەوش کە بینیمان تا ئەم ساتە کە کارەساتی زۆر گەورەی بە دوای خۆی هێنا. ئەوکات دەگوترێت هەندێک لایانی سیاسی شەو کۆچیان بۆ مەرامی سیاسی هەڵقۆستۆتەوە. بەڵام ئەنجومەنی یاسایی شێرێمی کوردستانیش لەسەر دۆخەی بردننی خەڵک بە قاچاق ڕوونکردنەوەیدا لە بەرامبەر ئەو کارە نایاسانی باندەکانی مافیایی و قاچاقچیەکان و هاندانی هەندێلانی بەکرێگیراو لە تۆڕەکانی کۆمەڵایەتی بۆ زەخکردنەوەی بابەتی کۆچکردن و بەکارهێنانی هاوڵاتیان بۆ مەرامی سیاسی و بەرژەوەندی تەسک و زیان گەیاندن بەناوبانگی هەرێمی کوردستان. لە ڕاگەندراوەکەدا ئاماژە بۆ کراوە کە کۆمەڵێک هاوڵاتی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی مافی پەنابەرێتی لە وڵاتانی ڕۆژاوە پەنیان بۆ وڵاتی بێلاڕووس بردووە. ئێمە وەکو حکوومەت ئێمە تەشجیعی هیچ کەسێک هیچ هاوڵاتیەک ناکەین کە خۆی و خێزانەکەی بخاتە مەترسیەکی وە چکە ئێمە لەو بڕواایە داین حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیە و بەتایبەت لەم کابینەیە ئەوەی وەکو بەڕنامە جێبەجێ کردووە زۆر ینی دڵنیایە لەوەی کەەوە دەرەنجامێکی باشیە بێت چ لەسەر ئاستی خۆشگوزەرانی بە تایبەت مەسلەی موچەیە مەسلەی هەلی کارە شتی لەوە گرنگترەوەیە کە ئەگەر ئێمە سەیری سەقامگیری ناو هەرێمی کوردستان پێمە بەراورد لەگەڵ دەوروبەر ینی هەرێمی کوردستان یەک لەو شوێنانەیە کە لە شوێنێکی زۆر ناسەقامگیر توانیویەتی تەناهی و ئارامی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان فراهەم بکات. بەشێک لەو هاوڵاتیانە لەلایەن قاچاقچی و هەندێک کۆمپانیای گەشت و گوزار و هەندێک بازرگانی سیاسی ئیستیغلال کران بە بەهانەی جۆراوجۆر بخەنە ڕوو تۆمەتی جیاجا بۆ هەرێمی کوردستان دروستکەن بۆ ئەوەی دۆسەی وەرگرتنیان لە وڵاتانە بەێستر بکەن. ئەزانی ئەو پرۆسەیە ئەوەی کە ڕوویدا لە هەرێمی کوردستان ئەم جارە بە شێوەیەکی جیاوازتر بوو. جیاوازەکەش لەوەدا بوو کە تەنها کەسانی ئاسایی نەبوون بتوانن ئەم جۆرە پیلانە یان ئەم پلانە دابڕێژن بەو ئاراستەیە جیهەتی تری تێدا بووە ینی احتیمالە بڵێم جیهەتێکی یان لاینێکی گەورەتر لە کەسێک لە شەخصێک کە بۆ ناشرینکردنی ناوبانگی هەرێمی کوردستان و لە هەمان کاتشدا مەسەلەن بیلاڕوسیا بە گرنگی زانی ئەم جۆرە سیاسەتە بەداخەوە دژی یەکێتی ئەوروپا بەکار بهێنێت بۆ بەدەستهێنانی مەکسەبێکی سیاسی واتە ئەم جارە جیاوازە هەنی هەندێک لایەن کە بەداخەوە لە هەرێمی کوردستان نامۆن خەڵکی هەرێمی کوردستان نین ئەیانەوەی ئیرادەی خۆیان فەرز بکەن و پیلان دابڕێژن بۆ لە کەدارکردنی ناوبانگی هەرێمی کوردستان و کاریگەر تێکردن لەسەر هاوڵاتیان بە هەندێک خەونی زۆر دوور و ناواقعی. یەکێکی تر لە قوربانیان باس لە دەستدانی کار و کاسبی و سەر و ماڵی دەکات هەمووی دایە دەست قاچاقچی و کەچی بەڵێنی درۆی پێدا. بە خودای یعنی زۆر عەزاب چێشتی عەزابەکە چی ئێستا بووی نەکرێت چی سیارەم نمایە یعنی بێ ئیش بوومە ئەمش وەک شێو خەڵکەی چوم خانیم لە ئاوێ کرد و سیارەم لە ئاوێ کرد و فرۆشتم
لە دەستی قازاقچیەکەم لە هەولێرەکە على ئەساس ئەم بنێتم لۆ بەلا رووسیا کەسی شتەکانیان فرتوفێر بوو یعنی پارەکەمان سوتا و بەڕاستی هیوادارم یعنی خەڵک فکر کاتەوە کە دەرێت دەڕۆم یان میستا لە سبرم دەرێم قاچاقچیمە سبەینەکە سەری 1000 خەرج کرد لە ئاوێ دەنێم سەری 1000 عایلە لە ئاوێ دەنێم ئەوز بەڕێ ئاوێ دابی بەڕێ بەفری دابیتن فەرمون لە تەلەڤیزیۆنی وان نیشاندا موبایلی براو بوویتە لە فەیسبووکان چەند کەس خنکا لەو ڕێی چەند کەس ڕق بووە لە سەرمان چەند کەس مرد لە برسان ڕێەکە ئیوەی نییە خەرک لیداتن و بەری بە ئاسانی قوتاردەم کابرا لەبە پارەی خۆی بەرێ لەبە تەماعی پارەکەی 3 دەفتەر و 20 وەرەقەم ئێستام نواندیە پارەکەم ڕۆیشتیە عند دەستخۆشی لە ئاسایش و دژەتیۆر دەکەم ئەو شتان بەیەک تەلەفۆنی لۆ کردم و ئیشەکان لۆ جێبەجێ کردم و کابرایان دەست بەسە داگرتیە هەرێمی کوردستانیش بلێگە برێ ئیش نییە قەزیە ئیشکردنوانە شتیوانە تو ئەگە عەون نەدەی نان پێیان نابی ئەمنیش سبەیان لە مارە دانیشم برم پارە بێتە ژۆرە شتیوانە بەس لۆ ئەو نەوعانە دەستە بن دەستیانە و قاچاقچیانێکە ماری هاوڵاتی دەخۆن و فێر لە خەڵک دەکەن و بەس لەخوای بەزیادی مادەم دەستگا ئەمنی ئاسایش و ئەوانە هەبیتن یعنی ئەگە زوو ئاگاداریان کەیەوە ئەوان زوو بەخۆ دەکەون ئیشخوان جێبەجێ دەکەن بەس ئەم خۆم کردکەم ئێستا خۆم کردبایە پارەکەم دەستە بەڕاستی ئەگە شەریکات ئەگە قاچاقچیە هەر دەخەرێتنی بەرێت بەو نەوعیت بم و هەڵی دەکەم هەڵی دەکەم و یعنی زۆر شتەکە لۆ ئاسان دەکە وە دەزانێت لێ دەرێکە لەگەری دانیشتی یعنی کە لەگەری دادەنیشتی وە دەزانێت تاو گەیشتە جێ ئەو بەس لەوەیتی پارەکەت لێوەگری و ئەو زەبری بڕۆ فراکە ڕۆژی لە پاشان خۆی بزە دەکەن تەلەفۆن لەسەر ناگریتن دەمانەوێت بزانین لە ڕووی یاسایی ئەوانەی تاوانی بازرگانی کردن بە مرۆڤ ئەنجام دەدەن سزای یاسایی چییە بۆ سزادانیان دەچینە نووسنگەی پارێزەرێکی ڕاوێژکار بەپێی پرۆتۆکۆلێکی نەتەوەیە گرتوەکان کە لە جەمعیە عامە دەرچووە ژمارە 25 لە نۆڤەمبەری 2000 دەرکەوتووە لە مادە 6 ئەلیف و با و جیم زۆر بەڕوونی دیاری کردیە کە بردنی پەنابەر بە قاچاق و دەوڵەتێکی تر تیجارەتکردنە بە مرۆڤ و لە هەمان پرۆتۆکۆل هاتووە لە مادە 3 ئەلیف کە دەڵێ ئەو بردنی پەنابەر بۆ دەوڵەتێکی تر بە شێوەیەکی نایاسایی غێر شەرعی جەریمەیە زدی ئەو دەوڵەتە دەکرێت کە دەیبەنێ زائداً تاوانە دژی مافی مرۆڤ. داواکارم لەو خەڵکەی بە قسەی کە سەر نەخەڵەتێن یعنی ئەمنیەتی کوردستان بەڕاستی زۆر زۆر پارێزراوە یعنی لەو خەیاڵیدا نەبووم کە بەبێ واستە و بەبێ هیچ تەک تەنها بە یەک تەلەفۆن تەواوی لایەنی پەیوەندیدار و ئاسایش هاریکاری مەبوون عن بەبێ هیچ تەکاریکاری مایان کردێ دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی وەزعم زۆر زۆر خراپە یعنی من خانیم فرۆشت بوو سیارەم فرۆشت بوو ئەمە 11 نەفەرین یعنی لە حالەتێکی زۆر زۆر خراپدا بووین دەستیان بەسە ئەو پارێژدا گرتە بوو. بەڕاستی دەستخۆشی لە دژە تیرۆر و لە ئاسایشی هەولێرێکە دەکەم یعنی دەستخۆشیێکی زۆر زۆر گەورەیان لێ دەکەم ئەوەی ئەوان لە بۆمەیان کرد هیچ کەس نەیکرد یعنی ئەمنیەتێکی زۆر زۆر باشیان کرد لە بۆمە. بۆ دەستگیرکردنی ئەو خاوەن کۆمپانیا و نووسنگە و قاچاقچیانەی ئەنجومەنی یاساییش هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا کە بڵاوی کرد بۆ هەڵمەتێکی بەرفراوان دەست پێ دەکات. هێزەکانی دژە تیرۆر و ئاسایش ئامادە دەبن بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆنێک بۆ دەستگیرکردنی ئەو باند و قاچاقچی و خاوەن کۆمپانیانێک کە خەڵکیان فریودا. شوێن پەنجە و ئۆپراسیۆنە لە 2 ئەڵقەی جیاواز نیشان دەدات.
ئەوەی جێگەی سەرنجێکێک لەو قاچاقچی و خاوەن کۆمپانیانی خەڵکی بۆ بێلاڕووس فریودا بوو لە یەکێک لە ماوەڵەکانی نزیکەی 7 دەفتەر دۆلاری لە خێزانێکی هەولێر وەردەگرێت. دوای ڕۆشنی خێزانەکە بۆ چاوەڕوانیان تابچن بۆ بێلاڕووس بۆ پارەی ئۆتۆمبیلێکی مۆدێل بەرز دەکرێت. دوای ئاشکرابوونی پلانەکانیان و ڕاگەندراوی ئەنجومەنی یاساییشی هەرێم تا تووشی کێشە نەبێت ئۆتۆمبیلەکە دەفرۆشێتەوە. لەو کاتە دەستگیر دەکرێت پارەکەشی دەستی بەسەردا دەگیرێت. بەداخەوە ئێمە بەبێ ئەوەی شتێک ببینین بە قسەی کەسانێک بۆ مەنفعەتێکی مادی خۆیان بۆ مەرامێکی گڵاوی خۆیان بۆ قازانجێکی غێر مەشروعی خۆیان خەڵکانێک دەبن ئینسان قیمەتی زۆرە. خوش لە قورئانیش فەرموویتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، یعنی بەڕاستی حەق نییە خەڵک خۆی بداتە دەست ئەو قاچاقچیانە ژیانی خۆی مەسیری خۆی پارەی خۆی. فەرموو ئەوانەی بیلاڕووس وەکو نمونە زۆربەی زۆریان پارەیەکی زۆریان سەر و ماڵی ملکیان بە بەڵێنی ئەوەی دەیان بنە بە هەشتێک کەچی گەڕانەوە و هەموو شتی خۆشیان لە دەستدا ئەوەی هەش بوو لە دەستیان داوە. ئەو خەڵکە کە دەڵێن بە قاچاق دەڕۆین، وشە قاچاق خۆی وشەیەکە کە دژی یاسایە کە یاسایی نییە. نازام خەڵک چۆن بیر دەکەنەوە کاتێ دەڵێن بە قاچاق دەڕۆین بە شێوەیەکی یاسایی دەڕۆین. دوایە ئێستا زمانی تەکنەلۆجیایە. ئەلحەمدوللا لە هەولێرش کە پایتەختی کوردستانە قۆنسڵیەی زۆربەی دەوڵەتەکانی لێیە. ئەو کەسەی دەیەوێ مافی خۆیتی کەسانێکی هەیە دەستە دەرەوە ژیان بکە بخوێنی ئیش بکە تیجارەت بکە قۆنسڵیەت هەیە ئەتوانم بچەن ڕێنمایی ڕسمی لە قۆنسڵیەکە وەرگرن. ئایا ئێمە چۆن بینە دەوڵەتەکەتان ئیشکەین بمێنین بخێنین. گوتەبێژی ئاسایشی هەولێر سەبارەت بە ئۆپراسیۆنەکە بۆ شوێن پەنجە ئامانجی ئۆپراسیۆنە دەخاتە ڕوو. دوای بڵاوبوونەوەی لە ئەو هاوڵاتیان کۆچبەرانەیەکەوە لە نێوان سنوورەکانی رووسیا و پۆڵەندا و لیتوانیا لە ماسمیدیای عالەمی کە بڵاوبووە و ئەو کارە سادبارێکەوە بەسەر هاوڵاتیانە بە تایبەتی هاوڵاتانی هەرێمی کوردستان هاتبوو لەسەر ڕاستباردەی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان ئێمە هەڵساین با دەستگیرکردنی ئەو قاچاقچی و خاوەن نووسنگانەی کەوا بووبوونە هۆی ئەوەی هەرخەڵەتاندنی ئەو هاوڵاتیانە و فریودانیان بەوەی کەوا دەیانگەنە وڵاتەکانی ئەوروپا و وڵاتانی ڕۆژئاوا. ئێمە لە سەفەرمانی دادوەر هەڵساین بە جێبەجێکردنیان ژمارەیەکی زۆریان و لێکۆڵینەوەشمان لەگەڵ کردوون. ئێستاش بەردەوامین بە دۆداچوونی زیاترمان کردووە و ئەو کەسانەی کەوا تێوەگڵاون لەو کارەسات بارکردنی هاوڵاتیانی ئێمە کەوا بە درۆ و دەڵەسە و فرتوفێل نردویانە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ ئەو وڵاتانێکەوە بەنیازن عەلەساس لەوێ داوای مافی پەنابەری دەکەن. داواکارین لە هاوڵاتیان ئەوانەی کەوا ئەگەر هەر هەز دەکەن هەر مافێکیان خورابی لەلایەن نووسنگەیەک لەلایەن کەسێکی قاچاقچی دەتوانن بێن داوای سکاڵای یاسایی خۆیان بنووسن لای ئێمە و لای دادوەر تاکو بتوانین مافیان بۆ وەربگرین. تقریبان تایارانەکە 20 ڕۆژی ژەبێ هەردامان خستووە بۆ قفلی پێوەیە هەردامان خزە لە دوای مۆزوعەوە کتابی شارەوانی ویست هەردامان خزیانی هەر بۆ ئێوە مۆزوع ئەنەمێنێ ئاخر شەش دوو عایلەی معەلەقن ماونەتەوە و ئەم ئیشەش هیچ ناخوانەوەیکی دامە بۆ بەڕەوەزی برام هیچمان نەوتوە. بەداخەوە
هەنێک لایەن ئەیانەوێ ئەم تەجروبەیە تێک بدەن یان ناوبانگی هەرێمی کوردستان لە کەدار بکەن بۆیە داوا دەکەم من تەئەکدم خەڵکی هەرێمی کوردستان زۆر وشیارە بەڵام گرینگە بەرداوام ئێمە ئەوەمان لە بەرچاو بێت کە تاکە شوێن لەم ناوچەیە سەقامگیرە تاکە شوێنەکە بۆتە پەناگە بۆ سەرجەم ئازادخوازەکان سەرجەم ڕۆژنامە نووسەکان سەرجەم ئەو ڕێکخراوانەی کە وەکو پێشتر ئاماژە کرد. ئەوە یەرکی هاوڵاتیانەی قورسکردن و گەڕانەوەیان بوو. ئیدی لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی هەرێمی کوردستان با هەمانگی لەگەڵ وەزارەتی دەروی عێراقی فیدراڵ هەوڵی چارەسەرکردنی ئەو پرسەدرا. دەستکرا بە ناونووسکردنی ئەو کەسانی کە خوازیاران بگەڕێنەوە. لەگەڵ هاتنەوەی بەشێکیان چیرۆکی تراژیدی ئەو کۆچبرانیان کرد بەڕووی مایکی کوردستان 24 کە کاریگەر و ناخەژێن بوو. هەموو ڕەزالەتە ینی ئینسان لێرە ئاخێ بخۆت چێترە پشتەوێری هنگبینی. شوێن پەنجە لاڵقەی داهاتوو بەڕامی دووەمی لەسەر قاچاق و بازرگانی کردن بە مرۆڤ و فرت و فێڵەکانی قاچاقچیەکان نمایش دەکات کە لە واڵقەی داهاتوو ئۆپراسیۆنێکی گەورەی هێزەکانی دژە تیرۆر و ئاسایش و دەستگیرکردنی و قاچاقچیانە نیشان دەدرێت.